سڵاوتان لێبێ ئازیزانی من چۆنن ئەم کاتتان باش کۆ چەپڵەکانتان چاوەڕێی چەپڵە بووم وتم باش چەپڵەکانیان ئامادەکەن ئەنجایان بۆلاتان چۆنن بەڕاستانە منیش زۆر باشم دڵخۆشم کە ئێوەش باشن ئەمڕۆ لەگەڵ هاتم بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم اینجا هەر بە کۆزان بەرنامەی ژیری و دیاری هەموو یەک شەمە و سێ شەمە و پێنج شەمێک لە ساعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستە و خۆل لەگەڵتان نابین جا ئێوە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 551 849 03 ئەزانن پێویستەکە من زۆر سپاسی IQ بکەم لەبەرەوەی هەموو بەرنامەیە کۆمەڵێک دیاریمان بۆ ئامادەکەن بە جوانی و مناڵەکانی هاوڕێم دڵخۆشەکەن بۆیە زۆر سپاسیانەکەین و چەپڵێکی بەهێز بۆ IQ. ئەرێ هاوڕێیان بینەران ئەمڕۆ جوانە پرچم شتێکم لێ کردووە کردومە بە قردێلە نزیکی ماوەی 9 سەعاتێک سەرقاڵی و قردێلێ بووم تا دروستم کرد خۆ جوان دەرچوانە تا باشە ترسە ئەنجا ئازیزان ئەوە چەپڵەکە بۆ قردێلەکەی قژم بوو زۆر سپاس ئەڕۆینە لای یەکەم پەیوەندی ئامڕۆمان ناوی ئارۆیە ئارۆ بەڵێ ئارۆ چۆنی باشم یاخوا باشبی ئارۆ بەڵێ چەند ساڵی 11 ئەی تەمەند درێژبی یەکەم پەیوەندی ئەم ڕۆمانی ئارۆ بەڵێ باڵێ کاتە خۆشحاڵی ئەی باشە پێمان بڵێ یەکەم پەیوەندی ئەم ڕۆمان لە کێوە لەگەڵمانە لە چەمچەماڵ لە چەمچەماڵەوە ئارۆمان لەگەڵایە زۆر باشە زۆر خۆشحاڵین پرسیارێک لێکەم بەڵێ باشە ئەمە مەتەڵێکە ئەمە چییە هەمیشە لە دوامانەوەیە قەتیش پێمان ناگاتەوە خێبەر ئای بژی چەپڵێکی بەهێز وارە ئەڵەی زۆر باش خۆت ئامادە کردووە بۆ بەرنامەکەمان بەڵێ ئای پێم بڵێ یەکەم جارتە لەگەڵمانای یاخود پێشتر پەیوەندیت پێوە کردین وەڵا یەکەم جارمە یەکەم جاری شێتی ئارۆ سێرکەم چەند ژیرە باشە بڕۆینە لای چرخەکەمان یاخود شتێکمان پێشکەشەکەی بڕۆین بەڵێ بەڵێتەوەستمان زۆرکەم پێ نەکا ببڕێ کاتە یەکسەر با بڕۆینە لای چرخەکەمان و چرخەکەمان بێتە سەر شاشە هاوڕێیانی کۆنتترۆل بۆماندا بنێ با پەیوەندەکەی دانەخرێت یەک دوو سێ باشکم بڕگێکی خێرامان بۆ دەرچێ بۆ ئەوەی کە جیاوازی وێنەکان با وێنەکەمان بێتە سەر شاشە بڕگێکی خێرایە هەرکە وێنەکەت بینی پێنج جیاوازی یاخود زیاترمان پێ بڵێ باشە ئارۆ باش یەک دوو سێ وێنەکەمان بابێت هەر وێنەکەمان کە هات یەکسەر بۆشمان گاورەکەن جارە نەهاتەوە ئێمە ئەوەی ئێمە ئێستا لە لای بینەران ئەبینرێت لای تۆش ئێستا دەرەکەوێت خانوویەکی زۆر جوانە زۆر ئاسانە لە بڕی وێنەکەمان گەورەیە جیاوازەکان بە جوانی توانی ببینی ئەی بینی؟ وەڵا جارە نەهاتوو لە ئێمە ئەها ئەوە هات گەیشت؟ چۆن با کاتەکەمان بڕوە با دەست پێ بکەین پەنجەرەکە یەک بەردەم دەرگاکە دوو لە سەر دەرگاکەوە شتێ خڕی پێوەی تر پێوی نییە هەر بژیت سێ نەخشی خانۆکەمانەڵێ تەنیشت پەنجەرەکەەوە 4 دارە ئەوی تر 3 دارە
هەر بژیت چوار سێری هەورەکەشکە ئارێ هەورەکە خۆرەکەش خۆرەکەش کاتە 5 و تەبڵێکی بەهێز هەر بژیت خوات لەگەڵ خواحافیز یەکەم هاوڕێمان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو یەکەم جاریشی بوو پەیوەندیمان پێوە بکات و براوەش بوو ئێوە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 99 یاخود 0 751 849 03 باشە تۆ بڵێ دووەم هاوڕێمان گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ چەند دەقەیەکە من گوێم لە گۆرانی نەبووە با بزانین ئەتوانین گۆرانیمان بۆ بڵێ یان خۆم بۆتان بڵێ سەدا یاخوا باش بی سەدا تۆ دووەم هاوڕێمانی کە ئەمڕۆ پەیوەندیت پێوە کردوین ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەکەمانای بەڵێ ئاگادارە منیش زۆر دڵم خۆشە وتم بەشکم دووەم هاوڕێمانی سە بە بینەرانمەوت گۆرانی خۆشمان بۆ بڵێ خەونەکەم هاتە دی فەرموو سەدا لە شار ولادێ هەموو شوێنێ بار بوو بە دڵ و پەیدارانێ وام لە حەوشایە کەسراکەم پێیە حەزم لە بارانە خاڵاتی خوایە هەر بژی دەست خۆش منیش زۆر حەزم لە بارانە ئەزانی دادەتەوە من زۆر دڵخۆشم کە پەیوەندیەکەم وەرگیرە ئێمەش زۆر دڵخۆشین ئەی باشە پێمان بڵێ ئەو گۆرانیە خۆشەت بۆ وتین گۆرانەیەکی تایبەت بوو من زۆرم حەز لێ بوو بەشێکی شیم لەبەر بوو اینجا خۆشحاڵیشی دڵخۆشیشی کە لەگەڵمانای پێمان بڵێ چەند ساڵی لەکوێوە پەیوەندیت پێوە کردوین 9 ساڵم لە سێساقۆ تەلەفۆنتان لەگەڵاکەم 9 ساڵە و لە سیساقەوە زۆر خۆشحاڵین باشە سەدا ئەگەر بێت و بەرنامەکەمان وای لێ بێت کە بە وێنە بتوانین یەکتری ببینین واتە بە ڤیدیۆ قسە لەگەڵ یەکا بکەین ئای چەند خۆشە بێ چۆن؟ چی بکەین؟ بەشکم بەرنامەکەمان وای لێ بێ و کاتە بەڵێ سەدا یاری بکەین؟ بەڵێ باشە وام زانی کە ئەو کاتە ئەڵێ ڤیدیۆکە باشە دەی من لێم تێکچوو با یاری بکەین یاری چی بکەین؟ یاریمان زۆرە ئەبێ دەستازان یاریەکانتان بێک و هەڵی بژێری وێنە چی؟ دەستازان یاریەکان بێک و هەڵبژێری بە هەردووکمان حەزمان لێ بێ چەند دڵی باشە چەند جوانە باشە دەی من حەزم لە هەموو یاریەکە یاری خەتخەتێ نەزانم هەڵماتێن چاوشارکێ هەلوکێن ڕەنگەکان یاری ژمارەکە یاری ڕەنگەکان و یاری پێچەوانەکان یاری ڕەنگەکان یاری پێچەوانەکانەوە دوو یاری هەردووکی یانێکیان هەڵەبژێری یەکێکیان بە ئافرم بۆی هاوڕەکانی تریشمان زۆر چاوەڕێمان نەکەن کامیان ڕەنگەکان یان پێچوانە پێچوانە تۆ پێچوانە بە منەڵیت و دواتر من پێت بڵێم یان من بە تۆ بڵێم و تۆ پێچوانەکەی بڵێ باشە پێچەوانەی دەستی ڕاست دەستی چەپ پێچەوانەی دەستی چەپ دەستی ڕاست پێچەوانەی بەرز نزم ئەی پێچەوانەی نزم بەرز پێچەوانەی ڕووناکی تاریکی ئەی پێچەوانەی تاریکی
ڕووناکی کاتە چاپڵایکی بەهێز هەربژی سەدا زۆر زیرەک و ژیری با بڕێنە لای چرخەکەمان بزانین چرخەکەمان چیمان بۆ دیارەکە بۆت باش دێوە باوڕێ یاڵە ئەو من گەشتمە لای چرخەکە پێمان بڵێ یەک دوو سێ بابزانین چیمان بۆ دیارەکە بۆ سەدا گەاندنی تۆ با بیبینین سەدا لە ژمارەیەکەوە تاوەکو ژمارە شەشمانێ گیان دادە تا ئەتوانێت پارجای چرخەکە هەڵسوڕێنین بۆ حەزم لەم بڕگەیە نییە آخر سێرکە ئەها بۆرەکان هاتوونەتە سەر شاشە ئەبێ ژمارەیەک بڵێن کاتەکە درەنە تازە قەیناکە خۆ بەرنامەی ژیری و دیاری هەموو یەکشەمە و سێشەمە و پێنجشەممەیەک لە سەعات 4 بۆ 5 لەگەڵتان ئابم کاتە ئەگەر ئەمڕۆژ نەبوو پێنجشەمە پێنجشەمەش نەبوو یەکشەمە ژمارە چەندمان پێڵێ ئەخدا تا نهاتێتە سەر شاشەکە ئەها سێرکە لە پشتی منەوەیە دادە تەوار بۆ پاپاکەمەوە باشە بیرکەرەوە کە جوان خۆ ئەبێت چۆن بیرکاتەوە دادە تا ژمارە چوار هەڵ بەبژێرم ژمارە چوار باوە ژمارە چوار هەڵەبژێرێ سەدا ئەجا بینەران سەدا زۆر بیری کردەوە بۆی کە ژمارە چوار هەڵبژێرێ با بزانین لە ژمارە چوارە سێرکەن ئەتوانی یارمەتیم بێ دوو منیش نازانم با بیبینیم زانین تایەتیان نا سێ سەدا سێرکە سەدا باڵێ تیای بوو چەپڵێکی بەهێز خۆشمەوەیت هەردووکمان بێکەوتمان منیش خۆشمەوەی خوات لەگەڵ خواحافیز زۆر زۆرم خۆشویست بەڕاستی بەڵێ عەزیزانم ئێوەشتان پەیوەندیمان پێوە بکەن لە هەر جێگەیەک بن لە ماڵەوە بن لە سەیران بن لە هەولێر بن لە کۆیە بن لە زاخۆ بن لە چەمچەماڵ بن لە سەیسایق بن لە سلێمانی بن لە سەر مانگ بن ئەوێ ناتوانن وانە؟ نەچنە ئەوێ نەچنە سەرمان ئەنجا ژمارەکانمان 0 99 یاخود 0 751 849 0 3 خۆشم باشە خۆکان ساڵ بێن زۆر سپاس هێلانمان لەگەڵایە هێلان بەڵێ چۆنی؟ باشم یاخوا باش بی هێلان چۆن؟ چی هێلان؟ ئەڵام چۆنی دادە سارا ئۆی بە قوربانە بە من زۆر باشم بەس دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکە بۆی بە باشی گوێم لە تۆ بێت ئێوە ناویشم هەڵە بوو ناوتی تارە خوا من نام تارە هاوڕێ ئەوە هاوڕێیانی کۆنتڕۆڵ ئەتوان ناوەکەم دابنێن ئاتخوا بۆم دابنێ سێرکە هێلان سێری ناوەکەم کە باڵێ سێری ناوەکەم کەیستە بۆ دانێم وابزانم لێ تێک چوو قەیناکە بەس من ناوم تەوارە سێریکە ها بیخوێنەرەوە زۆر ئاسانە ناوەکەم بەخوا ئەنج زۆر زۆرم حەز لەو ناوەی خۆمە من وەختی خۆی دایکم ناوی ناوم ئای تۆ هێلان من باوکم ناوی ناوم ناوەکەت زۆر خۆشە تۆشە زانی دەواتای ناوەکەی خۆتە زانی ناوەڵڵا نایزانی خۆی پێویستەکە کە بیزانیت هەموو مناڵێک پێویستەکە لە دایک و باوکی یاخود خێزانەکەی پرسێ بزانێ واتای ناوەکەی چیە بۆ ئەگەر یەکێک لێی پرسی پێی بڵێت ئێستا زانی واتای ناوەکەی من چییە؟ ناوەڵڵا با پێت بڵێم تەوار واتە چی؟ چی هاوڕانی کۆنتڕۆڵ؟ ئەوانە شەیزانن بەڵێ بۆستم با بە هێلان بڵم تەوار واتە مێی هەڵۆ هەڵۆمان هەیە ئەوەی کە ئەفرێت زۆر بەهێزە
بەڵێ ئەنجاوە نێرەکەیەتی مێەکەی ناوی تارە ئەو واتای ناوەکەی منە بۆیە هەمیشە منیش زۆر بەهێزم و لە شوێنی بەرزم وەکۆی کەیستا لە دەستگای میدیایی کوردستان لە ماسکی خۆمان هەیە هێلان ئەتوانیت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی نا وابزانم کێشەی دەنگی تەلەڤیزیۆنەکەی نییەوە سەوتەکەی یاوە بە دەرەوە بۆیە وایە بەس کێشە نابێت هێلان بەڵێ بڕۆین لە لای چرخەکەمان یاخود گۆرانێکی خۆشمان پێشکەشەکەی حەزەکەم چین بەلای چەرخەکەمان منیش حەزەکەم و گەشتینە لای چرخەکەمان چرخێکی ڕەنگا و ڕەنگمان هەیە با بزانین چ ڕەنگێکمان بۆ دەرەچێ و چ بڕگەیەکمان بۆ دەرەچێت پێمان بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ ڕەنگی سەوز واتە پۆلەکان ئێلان لە پۆلی چەند بووی سێ سێ کاتە بە یەک دوو سێ ژمارە سێ با بکەینەوە یەک دوو سێ باش پرسیاری دووەم بە ئێستا پرسیاری دووەمتان بۆ بخوێنمەوە زۆر ئاسانە ئەڵێ ئامادەی؟ بەڵێ زۆر باش لە بیابانەکاندا زۆرترین ڕێژەی بارانبارین لە ساڵێکدا چەندە؟ ئەم پرسیارە لە کتێبی زانستدا هەیە و خوێنوکە ڕێژەیەکە ئەنجا بە هەڵبژاردن نووسیبانە بزانە توانی بیدۆزیتەوە کام ڕێژەیە 650 ملیم یاخود 550 یاخود 250 ملیم 350 ملیم سێسەیتیان نییە چەنەوت؟ مۆستان هێلان 250 ملیم آخر من بۆیە هاوڕێکانم خۆشە چونکە هەمویان زۆر سیرەکن با بزانین ڕاستە دەستە پیرۆزە پیرۆزە هاوڕێ جوانەکەم براو بووی بەڵێ دڵخۆشم کە دڵخۆشمان کردی خوات لەگەڵ چەند چەپڵەکەی بەهێز بوو گۆرانی خۆشتان بۆ بڵێ خوا بەڕاستانە ئەیسە کامیان بۆتان بڵێم یان ئەی بۆچی خۆتان سپرایزێکم بۆ ناکەن گۆرانێکی خۆشمان بۆ ئامادە بکەن قەینا خۆم گۆرانیتان بۆڵم گۆرانی زۆر زۆرەزانم من ئەنجا ئەزانی چی من بە مناڵیش گۆرانی بێژ بووم ئەی چی ئەنجا گۆرانەکانم لە یوتیوبەکەی ئێستا یوتیوبەکەی ماوەی مناڵانی کورسات هەیە کە ناوی کورسات کیتسە یوتیوبەکەمان بۆ دابنێن بۆی ئاگادار بن بینەران لەوێ گۆرانیەکانی مناڵی منیش ببینن و تەواوی بەرنامەکانی ماوەی مناڵانی کورساتیش ببینین و تەماشای بکەن و سوودی لێوەربگرن گۆرانی خۆشەزانم سێرکەن گۆرانی بۆ نمونە ئەمڕۆ ڕۆشتم بۆ لای هاوڕێکم سێرم کرد زۆر زوو گەشتم ئیتر بیرم لە سەعات کردەوە وتم ئەی کات ژمێری هاوڕێم لە ژوور سەرم داتەنێم ماندووی خوێندنم باشە و ئەبێ زوو هەستم لە خەو ئەنجا دوای بە سەعاتەکەم وت بەرابەیان بەر لەوەی هەتاو برژێنێ خەندەی زڕە و قەقات گەرم کە و لە گۆمی خەو دەرم کە بەدڵتان نەبوو؟ بەڕاست خۆشم بەدڵم نەبوو ڕاستی خۆشم حەزم لێ نەبوو وەستم کرد سەڵتم لەوەیە خۆش نەبوو وەستم گۆرانێکی خۆشترتان بۆڵێ
ئەمان دوایی کە سەعاتەکە سێرم کرد ئیتروتم تێرخەوم لە خەو هەستا و مێستا جلم گۆڕیوە بۆ وەرزش جا ئەی کە مێستا پاشی وەرزش شیر و میوە و نانی خۆش نییە ئەوەش؟ من باشە تاوا من گۆرانیتان بۆ ناڵم با بزانین ئەو مناڵە کێیە کە لەگەڵمانایە و با گۆرانین ئاژ نابمەوە ئەزەر ساز دانێکی تر بڵێ دە باشە دەی زۆرم حەز دەوتنی گۆرانیە من ئەزانم بۆ دڵخۆشە من بۆیە ئاوا دڵم ڕاگرن گۆرانێکی ترتان بۆڵێم ناوی ئەنج دوایەوەی کە بە چیرۆک گۆرانەکەتان بۆڵم ئەنج دوایەوەی کە سێ ساعتەکەم کرد و ئەوانە و وتم تێرخەوم لە خۆستام چوم وەرزشم کرد ئیتر ڕۆشتم بۆ کۆڵانێک گۆڵگۆڵێن مەکرد لە کۆڵانەکە تۆپەکەم هەڵدا چوە سەردارەکە ئاودارە تو بوو بڵێن چی لێبوو هێلانەی لێبوو بڵێن هی کێ بوو هی چۆلەکە بوو تۆپ بۆ ئەوێ چوو چۆلەکە تۆزێ مۆڕی کردەوە تۆپەکەی هەڵگر خۆی تون کردەوە و پێکەنی و شەقی لە تۆپەکەدا پێیوتم هاوڕێ تۆزێ وریابە خۆش بۆنە زۆر سپاسانەکەم هاوڕانی خۆشەویست دڵم پڕ بوو لە بەرەوەی گۆرانیەکان زۆر بەدڵ بوو لەبەر ئەوە ئەڕۆم تۆزێکە گریم لە دوای پشوویەکی زۆر کوردەگەڕێمەوە بۆلاتان بەجێم نێڵن گۆرانی خۆشترتان بۆڵم ڕۆژێ بوو بە هەرایان باڵندەی ناو هاتینە خۆم لەو ساکە گۆرانی ئەڵم بەڕاست ئێستا گەڕاینەوە یعنی ئەو گۆرانیانی ترکەوە تو بوومان بینە ڕەنگیان لێ نەبوو سڵاوتان لەبێ عەزیزانی من گەڕاینەوە بۆلاتان دڵخۆشم کە بەردەوامین بۆی پەیوەندی هاوڕێکانمان وەربگرین لە هەر جێک بن و دیاریان پێشکەشکەین و دڵخۆشیانکەین لە بەرەوەی کە من ئەوانم زۆر خۆشەوێت بەس با بینی خۆمان بێ ئەمە بە کەس نەڵن ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 751 849 03 زۆر سپاس بۆ ئایکی و بۆ دابینکردنی دیاری هاوڕێکمان لەگەڵایە ئێستا ناوی چییە؟ ئیلاف بەڵێ سڵاو چۆنی؟ باشم یاخوا باشبی ئیلاف لەکوێوە لەگەڵمانای؟ کەرکووک لەکوێ؟ کەرکووک لە کەرکووکەوە من هاوڕێیانم زۆر خۆشەوێت کە لە کەرکووکەوە پەیوەندیمان پێواکەن چۆنی باشی؟ باشم یاخوا باشبی ئیلاف ئەمڕۆ سەرقاڵی چی بووی چیت کرد؟ میروانم کرد چیت کرد؟ میرۆن مورێن یاری مورێن؟ بەڵێ وەڵا خۆیارێکی خۆشە تۆ تەمەنت چەنە؟ 11 ساڵی ئەی تەمەەن درێژبی زۆر باشە ئەی لە چی یارێکی ترا زۆر باشی سە مورومان نییە بڵم یاریەکە بکەین پێکەوە یاری ڕەنگەکان کەواتە من و تۆش با پێکەوە یاری ڕەنگەکانکەین بەڵێ ئەوە بکەین کە نمونەم پێ ئەڵێیت نمونەی ڕەنگێک منیش پێتەڵێم لە چیا هەیە بۆ نمونە ئەگەر ڕەنگی شین بێ ئەڵێم خانووەکەی زیتەڵە یان ئەڵێم ئاسمان ڕەنگی سوور
ڕەنگی سوور وەکو گوڵاڵە سوورە. باڵێ. باڵێ بلانکەکەشم سوورە بەڵێ. ڕەنگێک تر. ڕەنگی مۆر. ڕەنگی مۆر وەکو کاتم بەرێ. وەکو مۆری تیا لێرە باشە. وەکو بڕگەی دووبارە هەوڵ بە. باڵێ. ڕەنگێک تر. ڕەساسی. باشە ئەو ڕەنگە قورسانە چییە تۆ ئێڵێ؟ ڕەنگی ڕەساسی نیمانە. بابزانم هەمانە بەستە بابی دۆزمە. ئادەی تۆش بگەڕێ لەگەڵمە. لە هیندێ دەرکردنەکە. چی؟ لەوەی کەوا لێ دەرکردنەکە لەسەرەوە. ئای بژیت کەواتە لێکدانەکەمان ڕەنگی ڕەساسیە. ژمارەیەکیشمان ڕەنگی ڕەساسیە. باشە نۆرەی منە. خوا با منیش ئەو یاریە بکەم لەگەڵیا کاتمان نێوە نییە. دەی دەستان خۆش پێ. ئیلاف ئەنجام من ڕەنگ بە تۆڵێم تۆ نمونەم پێ بڵێ. ڕەنگی شەر پێ منیش نا من ڕەنگی ئاسانەزانم. ڕەنگی زەرد وەکو خوار. وەکو خوار. ڕەنگی قاوەی وەکو دار. ئەی بژیت. ڕەنگی شین وەکو ئاسمان. ڕەنگی سەوز وەکو گڵای دار. ئەی بژیت. ئەی ڕەنگی سپی سپی وەکو کەروێشک. وەکو کەروێشکای چەند جوانە چەپڵێکی بێت بۆ کەروێشکەکەمان. دەست خۆش ئیلاف بڕۆینە لای چرخەکەمان هەردووکمان ماندوو بووی نەزانی. با بڕۆین پێمان بڵێ یەک دوو سێ. دەست خۆش ئیلاف حەزت لە کام بڕگەیە؟ حەج بڕگەیەک. ئێستا بڕگەی بیرکاریمان بۆ دەرچوو واتە ژمارەکان. ئەنجا تەمەنی تۆ تەمەنی 11 ساڵە بۆ ئەم بڕگەیە زۆر باشە. با ژمارەکانمان بێتە سەر شاشە بزانین کە من و ئیلا بەتوانین وەڵامی ڕاست بە ئێوە بڵین. بینەران ئێوەش لە ماڵە خۆتان هەوڵ بن بزانن وەکو ئێمە ئەتوان وەڵامی ڕاست بڵێن. ئەگەر دوو ئەنەناسمان هەبێ هەردووکی بکاتە دا واتە ژمارەی یەک ئەنەناس چەنە؟ پرسیارەکە چی بوو؟ ئەگەر دوو ئەنەناسمان هەبێ هەردووکی بکاتە دا ژمارەی یەک ئەنەناس چەنە؟ ئەی دەست خۆش. ئەنجا دەنگی تەلەڤیزۆنەکە شکستکە. من لێرەوە بە هێواشی قساکەم هەست دەکەم دەنگەکە لای. ئەگەر هەرمەیەکمان هەبێ کۆیکەینەوە لەگەڵ 5 بکاتە 8 واتە ژمارەی هەرمێکە چەنە؟ با کاتەکەمان بەڵێ دەست پێ بکە. 3. دەست خۆش. ئەی ژمارە 3 لە چەنی دەرکەی ئەکاتە 2؟ کەواتە 5 و 3 و 1 ئەکاتە چەند؟ کەواتە چەپڵەیەکی بەهێز بۆ ئیلاف. پیرۆزە خوات لەگەڵ خۆشمەوی ئاگاداری خۆت بە باش. دەیخوافیز. ئیلاف لە کەرکووکەوە پەیوەندی پێوە کردبووین. براوەش بوو یاری ڕەنگەکانیشمان کرد زۆریش خۆش بوو. گۆرانیەکم بۆ هات بێرم کەوتەوە بە مناڵی ئەمانوت ناوی ڕەنگەکان بوو. جەزانی ئەیوتی ئەیوت گەرم دنیاە هەر هەمووی ڕەنگ بێ پێتەڵێم ئێستا چیم بەدڵا بێ. بڵێن چی؟ ڕەنگ نییە بڵێم لام ناشرینە
هەموو ڕەنگەکانم حەز لێ بەس یەک پرسیار گەردوون بەبێ ڕەنگ تۆ بڵێ جوان بێ ڕەنگ نییە بڵێم لام ناشرینە گەردوون بەبێ ڕەنگ تۆ بڵێ جوان بێ با پێتان بڵێم سپی بۆ ئاشتی ڕەش بۆ شەوی جوان سەوزی دارستان و سووری گوڵستان و جۆرەکانی زەرد بۆ تیشکی هەتاو شینی ڕووبار و دەریا و ئاسمان گۆرانیەک هەبوو ئەوسا زۆر خۆش بوو ناوی ترێ بوو ئەجا هەمیشە ئەو گۆرانیم ئەوتەوە دایمەن ئەموت من زۆرم حەز لە میوەی ترێشە چی؟ ئەو ترێمان لەگەڵایە؟ کامە ئەوەی میوەکە یانەوەی گۆرانەکە؟ ترێ؟ بەڵێ چۆنی؟ وەڵا باشم یاخوا باشبی ترێ من چەندێکە حەزەکەم تۆ پەیوەندیمان پێوە بکەی بۆچی پەیوەندیت پێوە ناکردین؟ وەڵا دایکم وعدەی پێ نەبوو قەی ناکە منیشانە جار وام لێ جاری وایە تەلەفۆنەکەم بۆ یەکێک سێرەکەم ناڕوات بەس کەواتە پێمان خۆش ئەمڕۆ لەگەڵمانە ترێ چەند ساڵی؟ هەشت ئەی تە من درێژبی لە کێوە لەگەڵمانای؟ لە سلێمانی لە سلێمانیەوە یەکەم جار تە پەیوەندیمان پێواکەی؟ بەڵێ باڵێ یەکەم جارێتی ترێ باشە گۆرانکی خۆشە زانین پێشکەشمانکەی؟ بەڵێ بەڵێ فەرموو باوکم ویستی بچێتە دەروتم وتم منیش دێم وتی دەی خۆت گۆڕای بەرە دەرچاوەڕێم خۆم گۆڕی خێرا خێرا باوکە ئامادەم هەهەهەهە بە پێکەنین کوا پێڵاوەکات باوکم ویستی بچێتە دەروتم منیش دێم وتی دەی خۆت بگۆڕا لە دەرچاوەڕێم خۆم گۆڕی خێرا خێرا باوکە ئامادەم هەهەهەهە بە پێکەنین کوا چاکەتەکات باوکم ویستی بچێتە دەروتم منیش دێم وتی دەی خۆت بگۆڕا لە دەرچاوەڕێم خۆم گۆڕی خێرا خێرا باوکە ئامادەم هەهەهەهە بە پێکەنین کوانێ کوا چاکەتەکەم پێڵاوەکات چاپڵێکی بەهێز ئای تۆ پێم بڵێ دواتر چاکەتەکەی دۆزیەوە؟ پێڵاوەکەی بوو یان چاکەتەکەی بوونی کردهبوو؟ کڵاوەکەی کڵاوەکەی وام زانی ئەڵێ ئەی دۆزیەوە؟ بەڵێ ئەی دوای کڵاوەکەشی کردە سەری و ئەنجا لەگەڵ باوکیان ڕۆشت؟ بەڵێ ئەی چوون بۆ کۆ؟ نازانم تۆ نازانی چرێ گۆرانەکەت زۆر زۆر تایبەت و خۆش بوو دەست خۆش بێ یاریەکی خۆشکەین بەیەکۆیان بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ یاری با بکەین یاری با بکەین یاری پرسیار وەڵام کەین بەڵێ من پرسیاری لێکەم و تۆ وەڵام بیتەوە بەس بەڵێ ئەو کاتە نابێت تۆ بڵێ بەڵێ ئەو ناژبێ بڵێ نەخێر یان یارێکی تر هەیە ڕەنگەکان لەگەڵ هاوڕێکمانە کردمان یاخود دۆزینەوەی مەتەڵەکان کە من پرسیارتان لە یەکەم یاری ڕەنگەکان یاری ڕەنگەکان بەڵێ باشە من ڕەنگت پێڵم تۆ نمونەم پێ بڵێ بیگۆڕین یارەکە باشە بیکەین بەچی بەڵی خۆت یاری پیت ئەو هاوڕانی کۆنتترۆل یاریەکیان بۆ دۆزینەوە ئەڵێن پیتێک بڵێتەوە با ئەو ناوت پێ بڵێ باشە پیتی ت ناوی هەردووکمانی بۆ بێ ترێ ترێ هەربژیت پیتی س س س تێنەک سێ وەکو سێو سێو پیتی ک کەژاڵ کەژاڵ کەجە پیتی ب
ناو زۆر زانێ ئافرم پیتی ڕێ قورسەوانی لە ناوڕاست شا بێبێ لە کۆتایی شا بێبێ برما هەر بڕوایەکی تر برما والله سەفۆیەکی بەهێز با بڕۆینە لای چرخەکەمان ترێ تۆ حەزت لە چ خواردنێکە زۆر ترێ بيتزا ئای حەزت لە چ میوەیەکە زۆر خوخ ئای حەزت لە ترێ نییە بس اواني كناكي تيانيا اوانم هزليا ئێ خۆش ڕاستەکەی ئەو میوانە کەواتە ئیسە با بڵێن یەک دوو سێ یەک دوو سێ خۆزگە بەرنامەکەمان ئەبوو بەوەی کە بە ڤیدیۆ یەک ببینین حەزمە کرد ترێ ببینم ترێ بەشکم براوە بی ڕۆژێ وەرە بۆ دەستگای میدیای کورسات بۆ یەک ببینین بیرم کۆتەوە تاین چۆن یەک ببینین کلاوێن ئەم بڕگەیەمان زۆر ئاسانە لە ژمارەیەکەوە تاوەکو ژمارە هەش کلااومان هەیە وەکۆی بینیم ئەجا دوو جارەتوانی بڵێ گوڵ واتە تیای بێت ئەوانی تر ئەتوانی بڵێ فت واتە تیای نەبێ ئەجا بۆچی ئەڵێ فت بۆی تیای نەبێ بۆ نموناڵی ژمارە سێ فت ئەو کاتە زین کە تیایە نییە و پیشانتەین ژمارەیەکی تر دیارەکەی وردە ژمارەکان کەمە بێتەوە نزیکە بیتەوە لەوەی کە گوڵەکە هەڵبژێریت و بیدۆزیتەوە دەست پێ بکەین ژمارە چەند دەستەیزۆنەکەمان هینی وەستاوە وەستا بمیتم باشە ژمارە 1 2 3 4 5 6 7 8 کامیان ژمار حەزت لە ژمارە چەنە لە یەکەوە هەتاوەکو هەشت سەرەتا گوڵ بێ با دڵی خۆ دەتوانی بڵێ گوڵ ئەتوانی بژڵێ فت فت سێ ژمارە سێ فت ئەڵێ باش ژمارە سێی بۆ بکەین بە فت بەڵێ تیای نەبوو ژمارە سێ فت ژمارە سێ کۆتایی پێ هاو ئەنجا ژمارەیەکی ترمان پێ بڵێ ژمارە پێنج چی بێت فت بێت گوڵ بێت تیای بێت تیای نەبێت فت بەڵێ ژمارە پێنجیش ئادی بابی بینین ئادەی ترێ تۆ نایبینی ناوەڵا باش بوو تیای نەبوو نانامەی گۆڕە ئێستا ژمارە سێ و پێنجمان نەماوە ژمارەی ترمان پێ بڵێ ژمارە دوو چی بێت فت ژمارە دوو فت هەر بژیت وەڵا لەناو ئەوە شانە بوو زۆر بە باشی تا ئێستا ژمارەکانت دوو تۆ ژمارەیەکی تریشمان پێ بڵێ چەند ژمارە چوار ژمارە چوار چی بێ فت بێ یان گوڵ بێ ژمارە چوار گوڵ بێ یان فت بێ فت ژمارە چوار با بزانین فتە ئادی ژمارە چوارمان بۆ فتکەن یەک تاوە ژمارە چواریش تیای نەبوو ئەو کارە باشیان بڕە قای ناکە ئێستا ژمارە چوار و سێ و دوو و پێنجیشمان کردوتەوە تیای نەبووە و وەکو خۆت کەوتوتە فت ئێستا چوار ژمارەمان ماوە ژمارە 1 6 7 8 کامیان ئەتوانی یەکسەر ئێستا گوڵەکە بڵێ چەند گوڵکەی بە دڵی خۆت نازانم دوو جارە توانی بڵێ گوڵ چوار ژمارەت ماوە با یەک گوڵ بێ یەک با یەک گوڵ بێت بام بزانین یەک گوڵە باڵێ ترێ گوڵ بوو ترێ براوە بووی
ترێ براوە بوو یەکەم جاریشی بوو لەگەڵمان نابێت زۆریشم خۆشویست ئاگاداری خۆت بە باشە هاوڕێکی ترمان لەگەڵایە ئێوەش لە هەر جێک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 4 یاخود 0 5 ئەگەر ئەم ڕۆژ نەتانتوانی ڕۆژی پێنجشەممە ساعت 4 ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن یان یەکشەممە بیرتان بێ هەموو یەکشەممە و سێشەممە و پێنجشەممەیەک هاوڕێکمان لەگەڵایە ئێستا پەیوەندی پێوە کردووی ناوی ئایلا ئەلو چۆنی باشی ئەلو ئایلا بەڵێ چۆن باشم یاخوا باشبی ئایلا لە کۆ لەگەڵمانای چەند ساڵی من بەڵێ. ناسم چی؟ هەشتم هەشتی ئەی تەمەند درێژبی ئەی لە کێوە پەیوەندیت پێوە کردوین لە چ شارێکی کوردستانەوە صادق خۆشحاڵین ئەی گۆرانێکی خۆش بۆ ئامادە کردوین بەڵێ گۆرانێکی خۆشمان بۆڵێ ئایلا دەنگی تەلەڤیزیۆنەکانتان زیاکەن با بزانین ئایلا چیمان بۆڵێ زینگە زینگەی جوان سروشتی کەم و هەمان گەروەک چاوبی پارێزی ئەو کاتەشان سەربەرزی گەروەک چاوبی پارێزی ئەو کاتەشان سەربەرزی چاپڵەیەکی بەهێز بۆ ئایلا گۆرانەکەی با بڕۆین لە لای چرخەکەمان زۆر خۆش بوو گۆرانێکت ئایلا دەست خۆش خێرا پێم بڵە 1 2 3 سپاس 1 2 3 بابزانین ئایلا چ بڕگەیەکی بۆ دەرەچێ دووبارە جارێ ئەبێ هەوڵ بینەوە 1 2 3 دووبارە بابزانین چیمان بۆ دەرەچێ دووبارە ئەبێ هەوڵ هەر بینەوە 1 2 3 جارێکی ترە بێ دووبارە هەوڵ بینەوە گاڵتاکەم زانیاری گشتیمان بۆ دەرچوو ئاڕۆینە لای بۆکسی پرسیارە گشتەکانمان پێم بڵێ 1 2 3 بە بۆکسێکت بۆ بکەمەوە 1 2 3 دەست خۆش 1 2 3 بۆکسێکمان کرایەوە ئایلا بەڵێ ئێستا تۆ زانی ئێمە لە مانگی چەناین بەڵێ نە بەڵێ کامیان لە مانگی 5 یان 4 یان 3 5 ئێمە مانگە ئەزانی چەنە سیە سیویەکە ئەنجە بڵێ چی پرسیاری 15ەممان باسی ئەوەکە کە ئەڵێ لە ساڵەکەیە مانگێک هەیە کە 28 ڕۆژە مانگی چەنە کام مانگەی ساڵ کە لە 28 ڕۆژ پێک دێت کام مانگە مانگی 1 مانگی 4 مانگی 2 مانگی 2 دڵنیایت بەڵێ خۆشم جیانە بێت زۆر باشە کەواتە بابزانین ڕاستە بەڵێ گرت لە دەنگی سەتلەکان بوو پیرۆزە هاوڕێکەم براو بووی خوات لەگەڵ ئایلا خافیز بەڵێ ئازیزانی من هاوڕێنەوە کۆتا پەیوەندیمان بوو تۆ ئازیزان ئەمڕۆ پەیوەندەکانمان کۆتایی پێهات بەڵام ئەمڕۆ ڕۆژی سێشەممێ بەیانینە 2 بەیانی واتە ڕۆژی پێنجشەممە ساعت 4 ئەگەڕێمەوە بۆلاتان کۆمەڵێک مناڵی تر وەرەگرین بۆ ئەوەی کە دیاریان پێشکەشکەین ئەم ڕۆژ ئەو هاوڕێیانم کە براوە بوون پیرۆستان بێ ئەتوانن هەچ کاتێک بۆ خۆتان گونجاو بێ ئێستا بەیانی 2 بەیانی ڕۆژی هێنی شەممە یەکشەممە بەدڵی خۆتان ئەوانەی کە لە سلێمانی و لەگەڵمانان
لەگەڵمانە بوون سەردانی دەستگای میدیای کورساتکەن لە دەباشان دیارەکانتان وەربگرن ئانەشی لەتەرەوەی سلێمانی لەگەڵمانە بوون ئێمە دیارەکانیان بۆ نێرین ئانی دەتوان لە ڕێگەی نووسنگەکانمانەوە وەری بگرن زۆر سپاس بۆ IQ زۆر سپاس بۆ بینەران کە تایستە بینەرمان بوون من ئەڕۆم بۆ شوێنێک وەرن لەگەڵما با پێتان بڵێ بەرنامەکەمان کۆتای پێ خوافی ستۆدیۆ ژیری و دیاری ئەوە بابزانین ساوێن خەریکی چیە؟ سڵاو ساوێن چۆنی؟ تەوار خۆم و بینەرەکانمان هاتوین بۆ لاو بابزانین تۆ سەرقاڵی چی؟ خۆت و بینەرەکانتان بەخێر بن سەرقاڵی بەرنامەی ئەمڕۆم هەواڵەکەشم دیارە لەسەر چیە؟ شوێنەکەش خۆشە ئارۆڵە شوێنەکەم زۆر خۆشە قەنەفە زۆر خۆشە دانیشتنی لەسەر ئەوە درێک نییە؟ درێکە خۆیەتی بەسەر درێکە زانێرەکان لەسەر ئەو کۆکەمەوە چونکە ئەمڕۆی کورسات مەگەزین هەواڵی جیهانیمان هەیە وەکو هەمیشە بگومانەوە هەواڵی نێوخۆی کوردستانیشمان هەیە و تەوەری ستۆدیۆمان هەیە لەسەر پێشەنگەیەکی زۆر جیاواز کە لەسەر ئاژەڵانە و شتێکی زۆر تایبەت و جوانە بۆیە چاوتە لەسەر کورسات بن ئەمڕۆ کاتژمێر 5 تاوای هەواڵەکانتان ئامادەم تاو ئامادە ئێستاوێن ساعت 5 کورسات مەگەزین دەست پێکات و منیش لێرە ماڵەوایتان لێکم زۆرم خۆشوێن ئاگاداری خۆتان بن خواتان لەگەڵ دەست